سڵاوتان لێبێت بینەران و بیستەرانی زاری کرمانجی لە هەر شوێن و جێگەیەک دەنگ و ڕەنجی ئێمەتان پێئەگا جوانترین سڵاو ڕێز و خۆشەویستیتان ئاراستە بێ. خۆشحاڵ و بەختەوەرین لە دیدارێکی تایبەت بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. لە میانەی ئەم دیدارە یەکێک لە بابەتە گرنگەکانی پەیوەست بە بابەتی زەوی و سار، هەروەها نیشتەجێبوون پەیوەست بە زێدەڕۆی ئەگەر هەبێ لەسەر مڵکی گشتی بە شێوەیەکی گشتی و فراوانبوونی سنووری هەم شار گوند و ئەو بابەتانەی پەیوەستە بەو بەڕێوەبەرایەتیە لەم دیدارە قسەی لەسەرەکەین. میوانی بەرنامەکەمان دکتۆر عوسمان تار عەبدوڵڵا بەڕێوەبەری خانوبەرەی میری سۆرانە کە بە سپاسەوە لەگەڵمانە. دکتۆر زۆر بەخێر. دکتۆر پێم خۆشە سەرەتا ڕوونکردنەوەیەک لەسەر بەڕێوەبەرایەتی خانوبەرەی میری بدرێکە چییە و ئەرکەکانی چی؟ زۆر سپاس، دەستان خۆشبی، سپاس لە بەوەرنامەکەتان. تەوان خانوبەرەی میری بەڕێوەبەرایەتێکە لە سەنتەری پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان هەیە، بەڵام پێشتر بە شێوەیەکی استثنا لە سۆران کرابەوە بۆ حکمی سنوور فراوانی وانە. خانوبەرەی میری سەرپەرشتی مڵکی گشتی دەکات لە بەکرێدان و فرۆشتن و تەخسیسکردنی لە بۆ پرۆژەکان بەگشتی لە هەر سێکتەرێک و لە هەر بوارێک بی. ئەمە ئیش لەسەر ئەو بابەتانە دەکەن و هەماهەنگیمان هەیە لەگەر سەرجەم یەکە ئیداریەکان کە بتوانین لە ڕێوانەوە استثمارات و وەبەرهێنانی زیاتر بکرێت لە سەرجەم کارتەکان لە سنووری هەر قایمقامیەت و نەحیە و لە هەر شوێنێک کە شایستەبی بۆ پرۆژانێکی هەیە. ئەوجا پرۆژەکان لە هەر کەرتێکی گەشتیاری بی، پیشەسازی بی، بازرگانی بی، بە خۆشحاڵیەوە هەموو ئاسانکاریشیان بۆ دەکەین لەوەی بتوانین ئەو دێهات و گوند و نەحیە و قەزا و ئەو شوێنانە کە دوورن ئاوەدانتری بکەینەوە. لەوانەش لەوەی ئێستا لەبەردەستمانە بە پلەیەک ینی زۆر لە پرۆژاتی سیاحی گەشتیاری لە سنووری منتیقەی چۆمان یعنی قەزای چۆمان بەگشتی بە سەرجەم نەحیەکانیەوە داواکاری و تەڵەبی زۆر دکتۆر باس لە ماستەر پلانی گەشتیاری کرد. یەکێک لەو بابەتانی بۆ ئیدارەی سۆران کە جێگەی بایەخە ماستەر پلانی گەشتیاریەکە خودی سەرۆکی حکوومەت لە نزیکەوە زۆر گرنگی پێدا. چ زانیاریەکتان لەسەر ئەو ماستەر پلانە هەیە؟ بە وردەکاریەوە ئەمە لەناو ینی ئاگادار نیمە لەناو ماستەر پلانەکانی شاری سۆران، ئەفان ماستەر پلانی گەشتیاری گەلی عەلیبەگ یان مەسەلەن ناوگەلی بە وردەکاریەوە، بەڵام لە دوورەوە ئاگادارین کە پلان پرۆژە هەیە، پرۆژەی گەشتیاری گەورە هەیە. بینە سەر ئەوەی کە باست لەها دابینکردنی زەوی بۆ پرۆژە و بابەتەکانی کە پەیوەست بە نیشتەجێبوون، ئیدارەی سۆران زەوی و شوێنی لەباری هەیە بۆ ئەو پرۆژانەی کە پەیوەست بێتن و ئێوە ڕەزامەند بن لەسەری؟ بێگومان سۆران، سروشتی سۆران شایستەترین و گونجاوترین شوێنە کە بتوانرێت لە هەموو شەرق الئەوسەط اهتیمام و گرنگی پێ بدرێ و بەرهێنانی گەشتیاری تێدا بکرێت. ینی هەر بستێک لە سنووری سۆران وەرگرە لە هەر هەموو مانتیقەکانی خۆمان، مەسەلەن لە مانتیقەی بارزان، لە مانتیقەی سیدەکان، لە مانتیقەی باڵەکایەتی، لە سخودی سۆران و ڕەواندز و خەلیفان و ئەوانە هەر بستێک شایستەیە بەوەی پرۆژەی گەشتیاری لێ بکرێت لەبەرەوەی سروشت و کەش و هەوای زۆر ناوچەکان و ئەمە لە سەرجەمی بابەتە گەشتیاری دینی و هاوینێ و زستانە و ئەوانە دەبوایە ینی زۆر زیاتر لە پێش بووینە لەبەرەوەی بوونیەکی سروشتی جوان و ڕێکوپێکمان هەیە. لۆ نمونە مەسەلەن لە مانتیقەی سەکرا، لە مانتیقەی دۆڵی ئاکۆیان لە ڕواندز، لە مانتیقەی دۆڵی مەلەکان و مانتیقەی ئاڵانە و ئەوانە لە خەلیفان، لە مانتیقەی بارزان بە هەمان شێوە زۆرەکبان و ئەوانە، لە مانتیقەی سیدەکە بە هەمان شێوە سا لە بناری هەڵگۆر لە لای بێرمەسارد و ئەوانە، بەڵام بە حکمی بارودۆخە سیاسیەکەی ڕەنگە لە هەندێک زیان هەندێک مشکلەمان هەیە، کێشەمان هەیە، بەڵام زۆر سنووریتیمان هەیە. مەسەلەن لە مانتیقەی باڵەکایەتی هەر لە بەرزەوەی بگرە هەتا دەچێت حاج عومەران هەمووی لەبارە کە بکرێتە پرۆژەی گەشتیاری بە هەموو مانتیقەکانەوە، ینی بتوانین جەزبی گەشتیاری بیانی بکەین و ینی سروشتەکەمان وا لێ بکەین کە بتوانین ینی پلانێکی استراتیژی درێژخایەنی ڕێکوپێک هەبی بە بێگومان دەتوانین
ببینە سنتەر لە شەرق ئەوسەط. باشەکەوا بێ ئیدارەی سۆران لە ڕووی گەشتیاریەوە چۆن پێشتریش زۆرترین شوێنی گەشتیاری هەبووە بۆ وەبەرهێنان و پرۆژەکانیش لە بارترین شوێنە جگە لە گەشتیاری چیتر دەتوانێت بکرێتن؟ بە هەمان شێوە پرۆژەی پیشەسازی کشتتوکاڵی بازرگانی ئەمە مەسەلەن لۆ نمونەگەر موقعی سۆران وەربگرە ئەمە دوو هێلی سنووریمان هەیە، یعنی دوو منفەزی سنووریمان هەیە، حاجی ئۆمەران و زێد و دەتوانین چێلەشینش بکرێتەوە بێگومان لەوە، ینی لە ڕووی بازرگانیەوە دەتوانین ببینە سنتەری بازرگانی ئەگەر ئیدارەکی جوان و ڕێکوپێک لەو شارە بکرێ بێگومان دەبێتە سنتەری جیهانی، ینی سنتەرێکی بازرگانی جیهانی لەبەرەوەی خاڵی بەیەک بەستنەوەی سێ وڵاتین، یعنی سلسلە سێ وڵاتین. ئەگەر عقلیەتێکی ئیداری باشترمان هەبی دەتوانین زۆر شتی گەورەتر بکەین. باشە دکتۆر، ئێستاگەر ئیدارەی سۆران ئەوە سەرپەرشتی هەموو قەزا و ناحیە و گوند و ئاواییەکانەکەن، ئەرکتان گران نییە لەو سەرپەرشتیکردنە میلاکی پێویستان هەیە بۆ ئەوەی کاروبارەکان بە تەواوی ڕاپەڕێنن؟ بێگومان میلاکی پێویستمان نییە و ئەرکیشمان زۆر قورسە، لەبەرەوەی هەموو ڕۆژ ینی ڕۆژانە مەگەر زۆرترین ڕۆژەمە لێژهانمان دەردەسێن، لەبەرەوەی سنوورەکەمان بەرفراوانە، ینی هەموو ئیدارەی سەربەخۆی سۆرانە، ینی هەل لە منتیقەی شەلادزە و دهۆکەوە بگرە حتا دەسوڕێەوە حدودی تورکیا و هەوە حدودی ئیران و دەسێەوە حدودی ئیدارەی ڕاپەڕین و ئەوجا هەولێر لە سپیلکەوە سنوورمان بەرفراوانە و ئەرکەمان قورسە، بەڵام توانیتمان سیاسەتێکی ئیداری وا پەیڕۆ بکەین. تاخیربوون ینی لە ئیشی هاوڵاتی ڕوونەدا باشترین کوالیتی ئیش یان خزمەت گوزاری پێشکەش بکەین لە بۆ هاوڵاتیان سەرڕای ئاستەنگەکان. باش شتێکی تر کاک دکتۆر ئەگەر باسی بکەین، ئەو زەوی زارانەی مڵکی هەندێک لە دام و دەستگاکانن، واتە بۆ نمونەگەر شارەوانی هەیبێ، ئەو قاف هەیبێ، پەروەردە هەیبێ، ئەوە شێوە چاودێریەکەنیان خۆیان ئەو دامەزراوێ سەرپەرشتێوی شوکانانەکە. وەکو وەزارەتی مالیە لەناو هەموو بابەتەکانی مڵک و ماڵ لێژان هەیە، دەبی هەش بێ. بابەتی ماڵ پەیوەستە بە بەڕێوەراتی گەنجینە، بابەتی مڵک پەیوەستە بە بەڕێوەراتی خانوبەرە میریەکان. گەنجینەکان لە بابەتی ئەموال و لە بابەتی نقود و ئەوانە ئەوان سەرپەرشتی دەکەن، بەڵام لە بابەتی مڵک بەڕێوەراتی خانوبەرە میری لەگەر هەموو لێژانەکانی وان هەماهەنگی هەیە و لەگەریاندایە لە هەر بابەتێک بێ، ئەو زەویەکە ئەوقافبی بەلەدیەبی پەروەردەبی هەرچی بێت. دام و دەستگاکان لە ڕووی مڵکەوە هەژارن لە سنووری ئیدارەی سۆرانیان؟ بێگومان ڕەنگە ئەو دام و دەستگانە زۆرێک لەو دام و دەستگانە نەیانتوانی بی فعالیەتی خۆیان جێبەجێ بکەن. بۆ نمونە مەسەلەن هەر موسسەسێک هەر دامەزراوەشیان هەیە لە گوندێک، لە شارێک، لە ناحیەک، لە قەزایەک بتوانن مڵکیەتی ئەو شوێنەی لە بۆ خۆیان ینی بکەنە سەرناوی خۆیان. ینی ئێستا هەر هەموویان زۆربەیان یان لە سەرناوی بەلەدیان لە سەرناوی وەزارەت داراییە، ینیوانی سنووری شارەوانیەکانن زۆر بەیان لە سەرناوی بەلەدیات مایتەوە مڵکەکان، ینی وەکو سەنەد و وەکو ڕسمیاتی یاسایی لە سەرناوی بەلەدیان لە سەرناوی وەزارەتی مالی مایت. مەسڵەن بنکێکی تەندروستیان، قوتابخانەکەیان، بزگەفتەکەیان، هەر یەک لەو بابەتانێکی هەیە لە گوندەک ئەو بەڕێوەبەرایەتیانەی پەیوەنددار کە خاوەنداریەتی لەو جۆری ئەوەکانیان دەکەن، لقەکانیان یان مؤسساتیان دەکەن، لەوێ نەیانتوانیە بە شێوەیەکی گشتی تەختیە بکەن و هەمویان بکەنە سەرناوی خۆیان. ئەگەر باس لە زێدەڕۆی بکەین لەسەر مڵکی گشتی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران، ئەو بابەتە کەم بووە، زیاد بووە، وەستاوە؟ بەداخەوە بابەتی زێدەڕۆی بابەتێکی زۆر 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 خێزەوەن و ناشرینە. ئیدارەی سۆرانیش لەو بابەتەی بەدەر نییە، بە خۆشحاڵیەوە لە سەردەمی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم ڕێزار کاک مەسرور بارزانی بڕیاری 21 لە بۆ وەزارەتی مالیە و لە بۆ بەڕێوەبەراتی گشتی بازەکان و خانوبەرە میریەکان دەرکرد. دەستی کردینەوە بەڕاستی، ینی دەستی کردینەوە لە بۆ نەهێشتنی بابەتی زێدەڕۆیی بتوانین هەم هاوڵاتی مستەسمەر زەرەرمەند نەبی کە بە زێدەڕۆی پرۆژەی کردیە یان زێدەڕۆی کردیتە سەر مڵکی گشتی لە بابەتە، ینی جگە لە نیشتە جێبوون وێلایە یاخۆد پرۆژەی بازرگانیا پیشەسازیە گەشتیاریە. بە خۆشحاڵیەوە بڕیاری 21 جەنابیان هێلک بوو کە بتوانین حەلی مشاکل پێ بکەین لە سنووری هەولێر و لە سنووری خانوبەری میریەکانی ترەوە. ئێمە دەبینین لە کۆبنەواتی خۆمان
ئەوان ئیشی باشیان کردی بەڵام لە سنووری داری سۆران هێشتا ینی ئەو بڕیارە لە نەتوانراوە سوودی لێ وەربژیرێ بە شێوەکی ینی کۆنکریتی و بە شێوەکی ڕێکوپێک چەند ئامارمان خرکردی کۆمبان کردیتەوە ئامار ساڵی 2021 کۆمان کردیتەوە ئێستاش ساڵی 2020 کۆمان کردیتەوە بەداخەوە زێدەڕۆی زیاتر بووە لەو فترەیە کە نەمانتوانیە تەختیە بکەن بەمەش کاریگەری زۆری کردیتە سەر پرۆژە یاساییەکانمان بۆ نمونەمە بەنزیخانەکمان هەیە بەڕسمی لەوانەیە ساڵانە باج و ڕسوم و کرێ و هەموو بابەتەکانی خۆی دەدا بەنزیخانەکە لە نزیکی و هەیە بە زێدەڕۆی یان مەسەلەن پرۆژەی گەشتیاری هەیە هەموو ڕسومات و هەموو مولکان و هەموو پابندە بە هەمووەکان یعنی لەوەش کاریگەری زۆری کردیتە بە یەکێکی دی پرۆژەشی دی هەر لە تەنیشتەوی بە زێدەڕۆی هەیە ئەو بابەتە لە سۆران بەداخەوە دەڵێن دووبارە وەزەکی ناشرینی دروست کردی وەزای دەنووس مستەسمڕ و بەرهێنەرەکانیشی تا حەدێک سار کردینەوە ینی لە قەلەقیدان بەسەرحەت کە بەڕسمی دەکەن پرۆژە زێدەڕۆیەکان منافسیانن و وەکو پێویستیش ناتوان لێ سایتەران ینی ئەگەر بە زێدەڕۆی بی ناتوانێت سایتەڕێ مشتێکی لەسەر بکەی ئیلا دەبی ینی پابەندی ڕێکارەکان و بڕیارەکان و ئەو بابەتانی نینە و ئەنجامەکەش شتێکی خراپ باس لەوە کرد کە زۆر جار وەبەرهێنەر سار دەبێتەوە لە پرۆژە ئێوە چیەکەن وەکو لەگەڵ ئیدارە بۆ نمونە بۆ ئەوی بابەتی زێدەڕۆی سەرمەڵکی گشتی بوەستێنرێیان نەمێنێ بۆ ئەوی پرۆژەکان وەکو خۆی جێبەجێ بکرێت چەندین کۆبوونەوەمان ئەنجامدایە بە ئامادەبوونی سەرجەمی جەنابی سەرپەرشتیار بەڕێز جەنابی سەرپەرشتیار و سەرجەم قایمقام و یەکە ئیداریەکان بەڵام ڕێکار بەسەرحەت ڕێکار جێبەجێ نەکراینە لە بەرامبەرەوە بابەتەی کە زۆرورە یەکە ئیداریەکان سەرپەرشتیاری ئیدارە و یەکە ئیداریەکان ئیداری سەربەخۆ و یەکە ئیداریەکان بە تەواوی لە خەت بن لۆی ئەوەی هەیە پابند بکرێ بەپێی ئەو بڕیارە چونکە ئەو بڕیارەی جەنابی سەرۆکی حکوومەت کە دایتی لە بەرژەوەندی ئەو کەسانە بووە ینی لۆ نمونە ئەو پرۆژانەی دی هەمومانی مەسەرەکسەریەتی مساتحەیە یان بە شێوەی مساتحەیەم پێدرای ئەوانی یاسایەکان ئەوانە بە شکلێک درایتەوانە ینی زۆر ئاسانکاری کرایانی مساتحە لەسەر و بابەتان نەمایە ناکرێت ینی بە شێوەی بانەوانی ئەوانە دەبنەخاوەنی پرۆژەکانیان ئەتا ئەو بەروارەی بەکاری دێنن ینی هیچ زێد و بەس تەنها ڕسومات و پابەندیدارەیەکانی میری دەدەن و هیچی دیان لەسەر نییە کاگەتوە هەر لەسەر زێدەڕۆیی ماوەی بەشی ساش کۆبوونەوە کە سەراستی وەزارەتی ناوخۆ وەزیری ناوخۆ بەشدار بوو وەزیری شارەوانی پارێزگاری هەولێر هەندێک لە یەکە ئیداریەکانی پەیوەست بەوە ئەمەش پاڵپشتێکی بەهێز نابێت بۆ ئێوە کە بتوانن زیاتر ڕێگری لەو زێدەڕۆیانە بکەن بێگومان ئەوەی هەیە مە دوو زۆری زێدەڕۆیمان هەیە زێدەڕۆیمان هەیە لە بۆ بابەتی نیشتە جێبوون زێدەڕۆیشمان هەیە لە بابەتی پرۆژاتی گەشتیاری پرۆژاتی پیشەسازی بازرگانی و ئەو بابەتانەی دی ئەوان لۆدیانیان مەسەلەن کڕۆکی بابەتی وان پرۆژەکانی نیشتە جێبوون بوو مەسەلەن ڕخانی و ئەو شتانە بوو بەڵام ئەوەش دەگریتەوە لەو سنووری مە بەسەرحەت لەو بابەتەیە من بابەتە سەکەنیەکەی بەدەر لە بابەتە سەکەنیەکەی لە قەتاعەکانی دی زێدەڕۆی زۆر بوو لە چ بوارە زۆر گەشتیاری بە تایبەت ینی پرۆژاتی گەشتیاری زۆر بە زێدەڕۆی کراون زۆر پرۆژەی گەشتیاری بە زێدەڕۆی دروست کراون کاریگەری زۆریشی کردیتە سەر پرۆژەی تایبەتن بەڵێ هەر هاوڵاتیەک هاتیە مەسەلەن زەویەشی کشتتوگاڵی یان زەویەشی بەردەلانی کڕیە ینی خۆی بووە ئەکسەر پرۆژەی گەشتیاری لەسەر دروست کردیە بە بێگەڕانەوە لە بۆ حکوومەت و لە بۆ لایانی فەرمی باشە بەس دکتۆر ئەگەر بۆمون هاوڵاتێک زەوی خۆی بێ و بیکاتە پرۆژەیەکی گەشتیاری ئەگەر پرس بە ئێوە بک ئەتوانن چی بۆ بکەن ئەمە بڕیاری 500مان هەیە یاسای یەکیشمانە یاسایشی ساڵی 2021 ئەگەر کەسەکە مافی بەکارهێنانی ئەو زەویە هەبووبی وەکو کشتتوکاڵی تەبان کە حەقی پێشتری هەبووبی بە پێی بڕیارەکە ئەمە گرێبەستی لۆ دەکەین و پابندەوی بە کرێشی ڕەمزی ساڵانە و مولکانە دەدا بە ڕەمزی و ئیشەکانی لۆڕایی دەکرێت و ڕەزامەندی لایەنەکانی پەیوەستداری شوەر دەگری کە لەو بابەتی ڕازێون بەڵام ئەگەر سەخەری ئەوانەبی دەکەینە مساتحە و بە یاسایەک لە ڕێی مزایدە دەیان دەینە کاک دکتۆر بینە سەر بابەتی فراوانکردنی سنووری گوندەکان کە یەکێکەوەی کە هەندێک داواکاری خەڵک هەیە ڕوونکردنەوەی زیاتر و بەرچاوڕوونەکرێت لای ئێوە بێ لە شێوە یاساییەکەی ئەمە چۆنەکرێتن گوندەکان پێویستیان بە فراوانکردنی سنوورە بێگومان لە ساڵی 2014ەوە مەکۆبنەوەاتمان هەبووە کە زێدەڕۆیی نەمینی زێدەڕۆیی تەوان لە بواری
نیشتە جێبوونیش دانی گەر حساب بکەین لەو کاتی شەمە بوو کتێبینیمان هەبوو لە ساڵی 50ەکانەوە 57 تا نزیک 70کان کە تسویاتی هەموو مانتیقی کرایە ئەگەر 102 خەڵک ساڵانە زیاد بووبی لە ناو سنوورانەی کە قەسەبەی ئەو کات ڕناوەستی ینی جێی نافتەوە گوندەکان زۆرینەیان پێویستیان بە فراوانکردن هەیە سنووریان فراوان بکرێ و شایستە بکرێتەوەی بتوانرێ خەڵکی گوندەکە لە ناو گوندەکەی ژیانی ئاسایی خۆی بەسەر بووە بەڵام زۆر بە سەراحەتەوە قسەی دەکەم دووبارە لێرە ئەمە لیژان هەیە ئەکتیڤیتی هەیە زۆر بابەتێکی زۆریش ئێستا بابەتێکی گەرمان لەوانی ئێستا بە خۆشحاڵی و ئیداری سەربەخۆی سۆران ینی ئیداری سەربەخۆی سۆران وحداتی ئیداری ئیشان زۆر بە گەرمی لەسەوە بابەتێکی دێ بەڵامەوەی ئەمە دەمانەوێت مەلێڕێی لێژنەکانی خۆمانەوە هەندێک بابەت هەیە لەوانی استقلالیەتی تێدابی استقلالیەت لەوەی لۆ نمونە ڤێلا لە لای ئێمە پرۆژەی تەرفیهی و زەیدەڕۆیە زۆرێک لەو سنوورانەی کە فراوان دەکرێن لەسەرەوە ڤێلایانە و لە مۆقعی ئەو ڤێلایانە دەخرێنە ناو سنووری گوندەکان بۆ زانیاریشت ینی دەست هەڵخەڵەتاندنێک دەکرێت لەو بابەتەی هەبی بەپێی راپۆرتی لێژنەکانمان لەبەرەوەی بەناوی سنووری گوند دەکرێتە ڤێلا هەرچەندە لە سنووری گوند ئەگەر هەر پرۆژی پیشەسازی گەشتیاری تەرفی هەرچی لەو بابەتی غەریری سەکەنی خۆیان هەبی ئەمە هەر هەمان یاسا شمولیان دەکات ئەو دەبی هەمان ڕێکار بکرن بەڵام ئەوانە هەنە ئێستا مەسەلەن مەجموعەی زۆری ڤێلا دروست کرایە دیارە بەپێی تەقاڕی لێژنەکانمان تەڵەبیش کرا و داواکاری کرا بخرێتە ناو سنووری گوندەکان مەسەلەن هەر گوندەکە فراوان دەکرێت لەسەر ینی حسابی ئەوە ڤێلانەیە لۆ خەڵکە ڕەسەنەکەی گوندەکان نییە لە بە ئەو خەڵکانەیە کە بابەتی ڤێلا و تەرفیهات ینی نایتنەوە یعنی مەبەستەوەی کە هەندێک خەڵک بیاوێ بەو بابەتی فراوانکردنی سنووری گوندەکان سوودمەند بێت و ئەگەر ڤێلایەک شتێکی وای کردووە کە بخرێتە ناو ئەو سنووری ئەو خەڵکە ناتوانێت تاوان هەر بە خەڵکی گوند دەکرێت مەسەلەن لۆن منە دەبی مختاری گوند و دوو لەسەر سێ گوند تەڵەب بکە ئەوانە بکە بەڵام کە ئەو سنوورە تەحدید دەبی فراوان بکرێن بۆ نمونە سنووری گوندەکە فراوان دەکرێت تەماشا دەکەی دراسە دەکەی خەڵکی ڕەسەنی ئەو گوندە هیچ استیفادە لەو سنوور فراوانکردنەی ناکەن بەڵکو بەشی زۆری ئەو کەسانە کە هاتوونە پێشتر ڤێلایان دروست کردێ و ڤێلاکانیان دەخرێتە ناو سنووری گوند لە زۆر شوێن ئەوە هەیە زۆرترین گوندەکانی مە شایستەی ئەوەنە سنووریان لە بۆ فراوان بکرێت لێژنەکانمان بەردەوامن لە ئارێکدان و لیژانی زراعە و لیژانی لایەنەکانی دیش لە ئەرکێکی زۆر قورسدان دراسی بابەتەکان دەکەن هەر گوندەك شایستەبی بە خۆشحاڵیەوە ئەمە فراوان دەکەن دکتۆر بۆ شایستە بوون ئەبێت چی تێدابی مەرجەکان چینە بۆ فراوان بوونی سنووری گوند بۆ نمونە لە سنووری کەناراوی ئاوەکان و ماستەر پلانە گەشتیارەکە ئەو زەویانێک کە شایستەوە نەبخرێنە گەشتیاری دوور بن ئەوە یەک دوو لە سنووری مەوقع بازرگانیەکان دوور بن لە سنووری بلۆکە نەوتیەکان دوور بن ینی ئەو ینی استقلال نەکراوی مەسەلەن من سنوورێک فراوان دەکەین دەبینە 90 ڤێلای ینی ئەوەی کە فراوان دەبی ڤێلایە لۆ ڤێلاکان فراوان نەکرێت سنوورەکە ینی ئەو ڤێلانە نەخرێنە ئەو سنووران ئەو بابەتانە نەیدی وردەکاری لەکن لیژنەکان تەقاڕیری خۆیان دەنووسن هەموو جارێک لە هەر گوندەک کە دەڕۆن ئەوان تەقریری خۆیان دەدەن و ئەمەش دراسی دەکەین و بڕیاری لەسەر ئەمە هیچ گرفتێک بۆ لیژنەکان دروست نەبووە بۆ نمونە گوندێک داوای فراوانکردنی سنووری کردبێت و ڤێلا هەبوو بێ لەوێ و ئێوەش نەتان کردبێ لەما گرفت دروست نابێت لەگەڵ لیژنەکانە کۆتا جار خەڵکی ڕەسەنی گوندەکان لە قسەکان تێدەگەن لە بابەتەکانیش و لە پلانەکانیش تێدەگەن دەشزانن چی لە مەساڵحیوانە ئەگەر لایەنێک ئیداریەکان هاوکارمان بن مە مختار هەبووە یان خەڵکی گوند هەبووە ئەسڵەن یعنی بە ئیتیزای فراوانکردنی گوندەکەیان ڕەفز کردێ مەسەلەن بە ئاراستەی باکووریان بە ئاراستەی باشووریان خۆرهەڵاتیان خۆرئاوا دیتیتی کە 100 ڤێلایە خەڵکی ڕەسەنی ئەو گوندە نینە مستەفید بوونە لەوێ خەڵک هاتیە داوای ینی سەرڕای ئەوەی لەولای داوا کرایەکەەوە کرێکە لێژانی مەچووە و تەقریریدایە و دەرێکا کە بالە و ئاراستەی فراوان نەکرێت لەبەرەوەی ئەمە وەکو گوند لەسەرمان حسابە و لۆشمان نییە یعنی ئیمە نییە لەبەرەوەی خەڵکی دی هاتی خەڵکی دەری سنووری ئەو گوندانە هاتیە لەوێ ڤێلایان کردێ و زەویان کڕێ بە شەوەی عشایری و کۆمەڵە یان برێم ئەوانە کردێتیانە ڤێلا دەرێن بە ئەوانە نەخرێنە خەڵکی وامان هەبووە ئێستا مەسەلەن لۆ نمونە لە زۆر لە گوندەکان ئەو شتە هەیە ئەمەش خەریکی دراسەکردنی لە بابەتەکان لێژانمان لەو بارەی ئیشی خۆیان دەکات دکتۆر ئەم لە بەرکەمی کات زۆر بەگوتی وەڵامی پرسیارانە بدەیتەوە ئەس ئەو دام و دەستگانەی مڵچی گشتیان لەبەردەستە بۆ نمونە دوکانی هەیە زەوی هەیە
لەوە کە ئەگەر بەکرێ ئەدا یا ئەیداتە پرۆژێ شوێنێک دەبێت ئێوە وەکو لیژنە تێدا بەشدار بوون و خەمڵاندنێکی بۆ ئەکەن و لە ڕووی نرخ ئەوانە و باج ئەداتەوە حکوومەت یا بۆ خۆی ئەگەڕێتەوە ئەو داهاتەی دەستیەکەوێ. هەر وەزارەتێک مڵکەکانی خۆی لە خۆیتی، بەڵام ئێمە لە گەریتین لەگەی مەسەن لێژانی شارەوانی کە دەڕوا خەملاندن لە بۆ هەر بابەتێکی مڵک دەکا، چ بە قەرەبووی، چ بە بەکرێدان بی، چ بە فرۆشتن بی، دەبی نوێنەری وەزارەتی مالیە و نوێنەری بەڕێوەبەرایەتی خانوبەری میری لە ناو لیژنەکان هەبی و کۆتاجار پەسەندیان مەسەن هاوڵی لیژنەکان بی پەسەندی ئەو بابەتانە بکە. بەڵام ئێرادەکە داهاتەکە لە بۆ خودی ئەو بەڕێوەبەرایەتی شارەوانیەکانە کە ئەوی شەی دەکەنیان ئەو قافایان هەر مؤسسە شیری هەیە کە بعد مەسەلەن مورکەکەی بەکرێ دەدا ئێرادەکە لە خۆیتی، بەڵام ئەمە لە گەریان هاوڵین لە لیژنەکانیان تێبینی و سەرنج و پێشنیاریان دەدەینێ و زۆر جاریش گرفت لەو بابەتانە دروست بووە کە لە ڕووی نرخوان لە شێوازی بەکرێدانەکان هەندێک تێبینی هەبوو. دکتۆر هێستا شتێکی تر هێلای خەڵکشگرێ پرسیاربی بۆ نمونە خەڵکێک ئەو خاوەنی زەوی خۆیەتی ئەو زەویانێکە لە ئاوای نسیکن، بەڵام شاخەکان چێوەکان ئەو شوێنەی پێ ئەگوترێ مەرحا چێ لێی بەرپرسەوە ئیچیە؟ وحداتی ئیداری لە هەر شوێنێک بەپێی یاسای 3 ساڵی 2010 یاسای 5 ساڵی 2010 وحداتی ئیداری لە هەر شوێنێک بەرپرسە لە هەر زێدەڕۆی کە دەکرێتە سەموڵشی گشتی. لە سەریتیان لیژانی زێدەڕۆیان هەیە و سلفاتی زێدەڕۆیشان هەیە، یعنی لە قامێتێک بڕەپارەشی وەکو پێشینە لە بەردەستە ماگانە وەردەگری وەوەی چاودێری زێدەڕۆی موقعەکانی خۆی بکەن. ئەوانە مەسوولن لەوەی هەشتێک دروست دەبی لایانی پەیوەنددارەکان ئاگدارکەنەوە داواکاری گشتی وەزارەتی مالیە خانوبەری میری ئەوان ئاگدار بکردنەوە لە سکاڵا لەسەر کەسەکان بجوولێ لەسەر زێدەڕۆکاران و بەخۆشیان دەسەڵاتی هەڵگرتنی زێدەڕۆیان هەیە دەسەڵاتیان لێ نەگەڕێن زێدەڕۆی دروست بکرێن کە دروست دەکرێت لە مەراحلی بیدایی دەکرێت ئجراعاتی بکرێ و لێ نەگەڕێت بیتەوە. ئەگەر پێم بڵێ لە ئیدارەی سۆران زێدەڕۆیی لە کام شوێن زیاترە لە قەزاو ناحیە و گوند و ئاواییەکە؟ بەداخەوە ینی سۆران سنتەری سۆران ناو سنتەری سۆران ینی سۆران و ئەترام عددەکەی زۆر زۆرە بە حکمی ئەوەی کە گەشە سندنەی پێشتری ینی ناتەبیعی هەبووە. لۆیە ئەتوانم برێم لە سۆران زۆرە، بەڵام لە هەموو ناوچەکان زۆرە. لە سۆران زیاتر لەبەرەوەش زیاتر بووە لەبەر ئەو بازار و ئەوانە، چونکە ئەو بازار هێشتا کێشەی یەکلا نەبوویتەوە لە ڕووی قانونیەوە. بە خۆشحاڵیەوە دەکرێت ینی ئەمە وەکو حکوومەت باشترین بڕیار هەیە لە بەردەستمان لە وەکو وەزارەتی مالیە بتوانین سوود لەو بڕیارە وەربگرین کێشەی ناو سنتەری سۆرانیش هەڵ بکەین لە بەلەدیات و ینی بەلەدیە و ئیدارە و ئەوانە سوود لەو بڕیارە وەرگرن و مەشاکلی خەڵکی پێ هەڵ بکرێت لە ناو سنتەری شار، چونکە ئەو دوکان و بازارێکی هەیە سەدانوهەتی پرۆژەی زێدەڕۆیە. دکتۆر دوا پرسیاری من ئەوە بێ سپەیامێکت بۆ هاوڵاتیان هەیە و تا چەندیش گرنگە ئێوە وەکو لیژنە لە نێو ئەو بابەتانە بوونتان هەبێت؟ طبعا بەیاسامە لە ناو بابەتەکان هەینە وەزارەتی مالیەوەکەوە، بەڵام پەیاممان لە بۆ هاوڵاتیان بە خۆشحاڵیەوە دەرفەتێکی زێڕین لە خودی جەنابی سەرۆکی حکوومەتەوە لە بۆ ئەو خەڵکەی هاتیتە پێش بڕیاری 21 سیوری دەرکردیە لە مەساڵح و بەرژەوەندی خەڵکە، لە مەساڵحی ئەو کەسانەیە کە پێشتر مەشارع و پرۆژان هەبوو بە زێدەڕۆیی بتوانن پرۆژەکانی خۆیان بکەنەوە چارچەوە ئیتارە قانونیەکەی وگرێبەستی خۆیان ئەنجام بدەن لە سەرجەمی ئەو شوێنانی کە ئێستا زێدەڕۆیان کردیتە سەموڵشی گشتی و بتوانن بابەتەکانی خۆیان بە شێوەی یاسایی حەڵ بکەن و یەکلا بکەنەوە، چونکە بە سەراحەت ئەو قسەیە دەکەین، یعنی ئەو بڕیارێکی 100% لە بەرژەوەندی هاوڵاتیان. بۆ بابەتی زێدەڕۆی چاوپۆشی لە هیچ کەس سوودایانێک دەکەن؟ ئەوەی هاتیتە لایمە بە بێگومان چاوپۆشیمان لە هیچ کەسێک نەکردووە و وەزارەت خودی و جەنابی وەزیر و پارێزەری جەنابی وەزیر و بەڕێوەبەرایەتی گشتی قانونی و بەڕێوەبەرایەتی گشتی بازەکان بەخۆی زۆر بەگەرمی لە خەتن هەر بابەتێک هاتبیتە بەردەستیمە بە بێگومان چاوپۆشی نەکرایە و ئیزراعاتیش لەسەر ینی کە ئەمە لێرە شتەکانی خۆمان مەسەلەن کە دێتە بەدەستمان ڕەفع دەکەینەوە بەرزی دەکەینەوە 100% بەگەرمی دێنەخەت و بە فەوری ینی پارێزەری خودی جەنابی وەزیر دەگاتە ئێرە و
کێسەکان دەجوولینی و هەماهەنگی لەگەڵ کە داواکاری گشتی و دادوەرەکان دەکات و ئیزراعەتەکان بچێت. سپاس بۆ تۆ دکتۆر عوسمان تارابڵا بەڕێوەبەری خانوبەرەی میری سۆران کە لەو دیدارە لە گەڵمان بووی. بەڵێ بینەرانی زاری کرمانجی تا لە دیدارێکی نوێ پێتان دەگەینەوە. کاتێکی شاد و ماڵە.